لەسەر ئەم پێش هاتانەی لوبناان نێوان لوبناان و ئیسرائیل من میوانێکم هەیە ئەمین بەشیر پارێزەر و شرۆڤەکاری سیاسی کە لە ڕاستەوخۆ لە بەیروتەوە لەگەڵمانە. سوپای ئیسرائیل بەڕێز بەشیر هەم کاتت باش طبعاً سوپای ئیسرائیل ڕایگەاندووە کە قەڵای مێژوویی بۆ فۆرتی کۆنتترۆل کردووە. بۆچی کۆنتترۆلکردنی ئەم قەڵا مێژوویە گرنگە بەلای ئەوانەوە یان وەکو وەچەرخانێکی گرنگ لەم جەنگەدا دەهاندرێت؟ يعني بداية مساء الخير لا سەرەتا ئێوارەتان باش زۆر سپاس بۆ ئێوە. گومان لەوەدا نییە ئەو پەرەسەندەی ئەمڕۆ لە باشووری لوبناان کە داگیرکاریەکە لە داگیرکردنی شارەکانی لوبناان ئەوەمان بیردەهێنێتەوە کە لە ساڵی 1992 ڕوویدا کاتێک سوپای ئیسرائیل گەیشتە نێو بەیروت. بۆیە ئەوەی ئێمە دەیبینین ئەوەیە شتەکە گەیشتە ئاستێکی مەترسی کە داگیرکردنی قەڵای شەقیف بەو پێگە مێژوویە هەیەی بە تایبەتی لە سەرەتای بەدەستێنانی سربەخۆیی لوبناان و دەست بەسەر داگرتنی بەرپرسانی لوبناان لەو قەڵایەدا پەیامێکی تێدایە. جارێکی دیکە ئیسرائیل ئەو شارە گەورانەی و ئەو ناوچە گرنگانەی لوبناان داگیر دەکا کە ئێمە لە ساڵی 2000 ڕزگارمان کردن، بەڵام بەداخەوە جارێکی دیکە حیزب الله پاساوی بە ئیسرائیل داوە بۆ ئەوەی هێرش بکاتە سەر لوبناان و بۆ ئەوەی لەوەش زیاتر پێشڕەوی بکات و هەنگاو بنێ وەک لەوەی کردوێتی، تەنانەت لەوانەیە کار بگاتە ئەوەی داگیرکاری بگاتە بەیروتیش، چونکە ناونیشانی ئەم قۆناغا ئەوەی کە سوپای ئیسرائیل لە لای خۆیەوە ناتەنێوش ڕایان گەیاندووە کۆتایی هێنانە بە حیزب الله، تەنانەت ئەگەر ئەمە پێویستی بەوە بێت تەواوی لوبناان داگیر بکەن. بۆچی؟ بۆ ئەوەی سەر لەبەری لوبناان لە میلیشای سلوب حیزب الله پاک بکەنەوە. باش پێشتر ڕووباری لیتانی وەکو هێڵی سنووری لە نێوان هەردوولادا دەستنیشان کرابوو کە نابوو تێیپەڕێنن. ئێستا تێپەڕاندنی ڕووباری لیتانی لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە ڕاگەیەنراوە. ئایا تێپەڕاندنی ئەم ڕووبارە کۆتایی بە هێڵە سوورەکانە هێنە؟ من پێم وانە ئیدی هێڵی سوور مابێت بە تایبەتی بۆ ئیسرائیل شتێک بەو شێوەیە نەماوە، چونکە هاوکێشەکە زۆر ڕوونە. ئێستا ئیسرائیل دەیەوێت ناوچە زوونشینەکانی بپارێزێت و دەیەوێت کە بۆ 100 ساڵ زەمانەتێکی پارێزبەندی بەدەست بهێنێت بۆ پاراستنی هەم ناوچە زێنشینەکانی خۆی و هەروەها بۆ ڕێگریکردن لەو موشەکانەی کە حیزب الله لە هێرشەکان بەکاری دەهێنا. سیر لەوەدایە حیزب الله بە درۆن کە درۆنی فایبەر ئۆپتیک یاخود بە کۆمەڵێک شێواز هێرش دەکا کە مەودایان دەگاتە 20 یاخود بۆ تا 25 کیلۆمەترش دەڕوات. ئەمە ئیسرائیلی ناچار کرد کە بەو ئڕادەیە بێتە پێشەوە بۆ هێرشکردن. بۆیە ئەمڕۆ ڕووباری لیتانی هاتووەتە دوای هێڵی ڕووباری لیتانی. ئەگەر بێت و خۆی حیزب الله بەم شێوەیە بەردەوام بێ لە ناردنی فڕۆکەی بێفڕۆکەوان و تەنانەت موشەکیش کە تاکو ئێستاش هێرشی پێدەکەن ئیسرائیل تا ئەم ساتەش ئیسرائیل پلانەکەی خۆی تەواو دەکاتەوە، تەواوی خاکی لوبناان داگیر دەکات و دێتە قۆڵایی لوبناانەوە، تەنانەت وەکو گوتم ڕەنگە بگاتە بەیروتی پایتەخت. ئیسرائیل داوای لە شارە گەورەکان کردووە ئێستا لە باشوور کە چاڵی بکەن. پێشتر تەنها داوای ناوچە سنووریەکان و گوندەکانیە کرد، ئێستا پەڕیوەتەوە بۆ شارەکان. پێت وایە ئەمە هەر تەواوکردنی ئەوەیە کە ئێوە ئێڵێن کە نیازی داگیرکردنی لوبنانی هەبێت؟ من پێم وایە بابەتەکە تەنیا کۆمەڵێک گوند و شار نییە، بەڵکو سیناریۆکی گەورەتری لە پشتە. دۆخێکی ئەمنی هەیە. ئیسرائیلەکان پێیان وایە پێویستیەکی ئەمنیە دەبێت زیاتر بخزێن نێو قوڵایی لوبناانەوە بۆ ئەوەی کۆتایی بە مەترسی فڕۆکەی بێفڕۆکەوان و موشەکەکان بهێنن تا حیزب الله بەردەوام بێت لەم زۆرە هێرشانە لە هەڵدانی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان ئەنجامەکەی هەر بەم شێوە
شێوەیە دەبێت هەرچەندە ئەوەی حزبوڵا دەیکات هیچ ئەنجامێکی سیاسی و سەربازیشی نییە بەڵام ئەوەی دەیکەن تەنیا پێدانی کارتێکی گوشارە بە ئێران و گوشارکردنە لە حکوومەتی لوبناان بۆ ئەوەی دەستبەرداری گفتوگۆ بێت لەگەڵ حکوومەتی ئیسرائیل لە هەمان کاتدا پاڵپشتێکە بۆ ئێران کارتێکی گوشاریشە لەلایەن ئێرانەوە بۆ سەر لوبناان بۆ ئەوەی هەمیشە لە سەرمێزی گفتوگۆ لە ئیسلام ئاباد بەکاری بهێنێت لە دانوستانەکانی لەگەڵ ئەمریکادا بۆیە من پێم وایە ئەوەی حزبوڵا دەیکات بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی لوبنااندا نیە بەڵکو لە بەرژەوەندی ئێراندا و بۆ ئەوان کار دەکەن بۆیە خەڵکی لوبناان حکوومەتی لوبناان ئەمڕۆ دەوری حکوومەتیان داوە و پشتیوانی حکوومەت دەکەن هەمویان لە پشت حکوومەتەوە وەستاون لەوە تێدەگەن کە ئەوەی حزبوڵا دەیکات لە بە ئامانزگرتنی ئیسرائیلی داگیرکار چیتر مای مەترسی نییە تەنیا بۆ سەر کۆمەڵێک گوندی بچووک بەڵکو بۆ سەر شارە استراتیژی و گەورەکە ئێمە ئێستا باسی کۆمەڵێک ناوچە دەکەین کە زیاتر لە 2 ملیۆن کەسی لێ ئاوارە بووە و بە زۆرە لێ کۆچ پێکراوە خانوەکانی وێران کراوە ئیتر تەنانەت توانێت ئەوەشیان نەماوە نە ئەمڕۆ نەسبەی نە ڕۆژێکی دیکەش نە دوای ساڵێکی دیکەش بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان بۆیە بابەتەکە پێی هاوێشتۆتە قۆناغێکی زۆر مەترسیدار حزبوڵا دەبێ ئیدی چاو لە بەرژەوەندی باڵای لوبناان بکات و دەستبەرداری ئەو سیاسەتە بێت هەر هیچ نەبێ بەرژەوەندی خەڵک و ژینگەی خۆی بخاتە پێشەوە کە ئەوان باز دەدەن باش چیە لەم وەکو تۆڵیت ینی حیزبوڵای لوبنانی هیچ سوودێک لەم کارە نبینەوە کاریگەریەکی ئەو تۆشی نییە ینی بەڕاستیەوە ئامارانەی من لە هەواڵەکەی پێش ئەوەی لەگەڵ جەنابە قسە بکەم ئاماژەم پێکرد 3350 کەس تا ئێستا لە لوبناان کوژراوە زیاتر لە ملیۆنێک کەس ئاوارە بووە یعنی چیە سوود دەبینێ لەم کارانەی کە حیزبوڵای ئەیکات و چێش باجەکەیەدا بەداخەوە ئێستا زۆر ڕوونە نەکتەنیا بۆ ڕایگشتی بەڵکو بۆ ڕایگشتی نێودەوڵەتی لەسەر ئاستی جیهان کە ئەم میلیشایە ئەم حەزبوڵایە میلیشایەکی ئێرانیە 100% لە بەرژەوەندی ئێران کار دەکات بۆیە کاتێک سەیری وێنە گەورەکە دەکەی و دەڵێ کێ سوودمەندە نە حەزبوڵایە نە دارودەستی حەزبوڵایە نە دەوڵەتی لوبناانە کە ڕاستەوخۆ گفتوگۆ لەگەڵ ئیسرائیل دەکات بۆ ئەوەی بە شێوازێک لە شێوازەکان کۆتایی بم داگیرکاریە بهێنێت کە داگیرکاریەکی گەورەیە بەڕاستی بۆ سەرخاکی لوبناان سوودی ئەوەی نەبووە ئەوەی کە سوودبینی یەکەمە لەم بابەتەدا ئێرانە ئێران لوبنانی کردوتە مەرجێک لە مەرجەکانی خۆی بۆ دانوستان لەگەڵ ئەمریکادا لە کاتێکدا لێدوانەکانی ئەمریکا نەک بەتەنیا لە ڕووی کردەیشەوە ئەم بابەتیان جێبەجێ کردووە لەسەر مێزی گفتوگۆ مێزێکی گفتوگویان ڕێکخستە نێوان ئیسرائیل و لوبناان و ئێرانیان لە یەکتری جیا کردەوە گوتیان ئەمە دوو بابەتی جیە دەیەوێ بڕیار و سەروەری لوبناان بەدەست لوبناان بێ بە تایبەتیش ئەو بڕیارەی پێیوەستە بە گفتوگۆ لەگەڵ ئیسرائیلدا بۆیە ئێستا زۆر ڕوونە تاکە سوودمەندی ئەم دۆخە ئەم ئۆپەراسیۆنە ئێرانە ئێران دەیەوێت جارێکی دیکە کارتی لوبناان بێنێتەوە ژێردەستی خۆی بۆ ئەوی بەناوی لوبنانەکانەوە دانوستان لەگەڵ ئەمریکا بکات باشە بەڕێز ئەمین بەشیر پارێزەر و شرۆڤەکاری سیاسی سپاس بۆ بەڕێزتان کە لە بەیروتەوە لەگەڵ ئێمە بوو